دیمانەتان بەخێر من عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم دیاسپۆرا ئەم شەوتان بەم مژارانە پێشکەش دەکەین. لە ئیتالیا و بۆسنیا و چەند وڵاتێکی ئەوروپا هەڵمەتێکی فراوان بۆ دەستگیرکردنی قاچاقچی و ساختەکارانی بەڵگەنامە فەرمیەکان دەستی پێکردووە. تاوکو ئێستا 9 کەس لە ئیتالیا و 17 کەس لە بۆسنیا و ژمارەیەکی دیکەش لە وڵاتانی ئەوروپا دەستگیر کراوە. کەمێکی دیکە وردەکارەکانتان بۆ باز دەکەن. وەزیری بەرگری فینلەند داوا دەکات چی دیکە بە ئاسانی ڕێگە نەدرێت کەسێک پاسپۆرتی وڵاتێکی دیکەی هەبێت کە پاسپۆرتی فینلەندیش وەربگرێت. ئەمە چەندە کاریگەری لەسەر کوردانە دەبێت کە لەوێ داوای وڵاتی نامەیان کردووە. ئەم شەو وەڵامەکەی دەزانن. نرخی داواکردنی ڤیزەی شنگن گران دەکرێت. نرخەکەی جاران 80 یۆرۆ بوو، پلان هەیە بکرێتە 90 یۆرۆ. بەڵام بۆ ئەو دەوڵەتانەی کوردستانیان بەسەر دادا بەشکراوە نرخەکەی زۆرتر دەبێت. دوایی پێتان دەڵم بۆتە چەند. ئەوانەی لە ئەڵمانیا یا لوکسمبۆرگ دەژین ئەم هەواڵە بۆ ئێوەیە. بەپێی دوایین ڕیزبەندی هەریەکە لە ڕۆستۆک لە ئەڵمانیا، لوکسمبۆرگ لە وڵاتی لوکسمبۆرگ و ڕێیک جافێک لە ئایسلند سێ خۆشترین شارەکانی ئەوروپان بۆ ئەوانەی کە کار دەکەن. لە کۆی دە خۆشترین شارەکان چواریان لە ئەڵمانیان. ئەم شەو دەزانن کام شارانە. هەواڵێکی خۆش بۆ ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە. ئەم شەو پزیشکێکی داهێنەری کورد دەناسن کە ئومێد دەکرێت بە داهێنانەکەی چارەسەری نەخۆشەکانی دڵ ئاسانتر بکات. دکتۆر سەرکەوت حەمەدەمین لە کوردستانەوە هاتوۆتە ئەڵمانیا و ئەم شەو چیرۆکی خۆی و داهێنانەکەی بۆ دیاسپۆرا باز دەکات. هەرم شەو نووسەر و شانۆکارێکی ناسراوی ڕۆژاوای کوردستان دەناسن. ئەحمەد ئیسماعیل دەیان خەڵاتی بردوتەوە و کارەکانی هەم وەک نووسین و هەم وەک شانۆش گەورە و بچووکی لە ئەوروپا سەرسام کردووە. پاشەویش سۆلین یوسف میوانمانە دەرهێنەرێکی ناسراوی کوردستانی و ئەڵمانی کە لە فێستیڤاڵی بەرلینالەی ئەم ساڵدا فیلمێکی ئەویش نمایش دەکرێت. سۆلین تەنیا دەرهێنەری کوردە کە ئەم ساڵ میوانی بەرلینالایە و ئەم شەویش میوانی دیاسپۆرایە. اینجا سەدا ڕامانلی دەناسن، خانمێکی کورد کە بە نمایشکردن و دیزاینکردنی جلوبەرگی کوردی سەرنجی ئەوروپیەکانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. سەدا لە دیاسپۆرا چیرۆکی وەگربوونی بە نمایش و دیزاینی جلوبەرگی کوردی دەگەڕێتەوە. دوو هەفتەی ڕابردوو بۆ قاچاقچی و ساختەکاران زۆر بە سەختی تێپەڕین. پۆلیسی ئەوروپی واتە یۆرۆپۆل هەروە پۆلیسی بۆسنیا هەڵمەتێکی فراوانیان دەست پێ کردو و زۆر کەس دەستگیر کراون. لە بۆسنیا پۆلیس لە 3 شارۆچکە 17 کەسی دەستگیر کردووە کە گومان دەکرێت قاچاقچی بن. ئۆپەراسیۆنەکە ئامادەکاری زۆری بۆ کراوە و بەدەیان دوکان و کۆگا و ماڵ لە بۆسنیا پشکندراون. پۆلیسی بۆسنی دەڵێ پارەیەکی زۆری کاش و بەڵگەنامەی ساختە و مۆبایلیان دەست بەسەرداگرتەوە، بەڵام بڕەکانیانی ئاشکرا نەکردووە. تەنیاوە ئاشکرا کراوە کە یەکێک لە دەستگیرکراوەکان هاوڵاتێکی خەڵکی سووریا. ئەوەش گوتراوە کە ئەو قاچاقچیانە کۆچبەری نایاساییان لە تورکیاوە هێناوە و ویستویانە بە وڵاتانی بالکاندا بیانگەێنە نێو یەکێتی ئەوروپا. دەزانرێت کە ژمارەیەکی زۆر کۆچبەری خەڵکی باشووری کوردستانیش لە بۆسنیان و لە ڕێگەی باڵکانەوە دەیانەوێت بگەنە ئەوروپا. بەڵام هیچ زانیاریەک نییە کە کەسیان دەستگیر کرابن. لەلایەکی دیکەوە لە ئیتالیاش یۆرۆپۆل بە هاوکاری پۆلیسی ئیتالیا و ماڵتا 9 کەسیان دەستگیر کردووە کە تۆمەتبارن بە قاچاقچێتی، هەروەها بە ساختەکردنی بەڵگەنامە و گواستنەوەی پارەی کاش بە شێوەی نایاسایی یان ڕەش. یۆرۆپۆل ناسنامەی دەستگیرکراوەکانی ئاشکرا نەکردەوە، بەڵام دەڵێ کۆچبەرانی خەڵکی ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەروە خەڵکی باکووری ئەفریقایان لە ئیتالیاوە و بە پاسپۆرتی ساختە ڕەوانەی وڵاتانی دیکەی ئەوروپا کردووە. پاش ئۆپەراسیۆنەکەش ژمارێکی زۆر پاسپۆرتی ساختە لە بەلجیکا و لە سویسرا و فەرەنسا و ئیتالیا دەستیان بەسەرداگیراوە. هەر سەرەتایە مانگە یۆرۆپۆل ڕایگەیاند کە 15 کەسی دیکەیان دەستگیر کردووە بە تۆمەتی ئەوەی کە بە شێوەی ساختە هاوسەرگیریان لەگەڵ خەڵک کردووە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ناوچەکانی دیکە و ئەو خەڵکانیان لەوێوە بە ناوی هاوسەرگیریەوە هێناوەتە نێو یەکێتی ئەوروپا.
ئەمتی هێککەنن هیوادارم ناوکەی بە تەواوی بخوێنمەوە وەزیری بەرگری فینلەندە داوای لە حکوومەتەکەی کردووە کە پێدانی وڵاتی نامەیان پاسپۆرت بەوانەی کە لە فینلەند دەژین و پاسپۆرتی وڵاتێکی دیکەیان هەیە قورستر بکرێت. وەزیرەکە پێی وایە پێویستە یاسای وڵاتی بوون یا وەرگرتنی وڵاتی نامە لە فینلەند وا دەستکاری بکرێت کە تەنیا ئەو وڵاتانەی کە ڕێگە دەدەن هاوڵاتیەکانیان دوو پاسپۆرتیان هەبێ بۆیان هەبێ ئەو هاوڵاتی وڵاتانە بۆیان هەبێ لە فینلەندیش داوای پاسپۆرتی دووەم واتە پاسپۆرتی فینلەندی بکەن. هەرچەندە ئامانجی وەزیرەکە زۆرتر هاوڵاتیانی رووسایە کە زۆرجار پاسپۆرتە رووسیەکانیان دەپارێزن و دەیانەوێ ببنە هاوڵاتی فینلەندیش، بەڵام ئەگەر گۆڕانکارێکی وا لە یاسای فینلەندیدا کرا کوردی دیاسپۆرانشینی ئەوێش کاریگەری لەسەر دروست دەبێت. بۆ نمونە ئەگەر کەسێک لە باکوور یان لە ڕۆژاوای کوردستانەوە چوو بێتە فینلەند و داوای پاسپۆرتیەوەی کردبێ هیچ کێشێکی بۆ دروست نابێت، چونکە تورکیا و سووریا کێشە یاساییان لەگەڵەوەدانیە کە خەڵک یان هاوڵاتیەکانیان پاسپۆرتێکی دیکەشیان هەبێت، بەڵام هاوڵاتیانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان کێشە یاساییان بۆ دروست دەبێت، چونکە هەردوو دەوڵەتی ئێران و دەوڵەتی عێراقیش وەکو تورکیا و سووریا نەرمنین لەوەی کە ڕێگە بدەن هاوڵاتەکانیان پاسپۆرتێکی دیکەیان هەبێت. ئەم هەفتەیە ئەڵمانیا ناوەندێکی دیکەی بۆ کۆچبەران لە نایجیریا کردەوە، دەبێتە سێمین ناوەند کە ئەڵمانیا لە ئەفریقا دەیکاتەوە. بەریتانیا لەگەڵ ڕواندا لە بەرنامەکانی ڕابردوودا باسمان کردووە، هەروە ئیتاڵیاش لەگەڵ ئەلبانیا ڕێککەوتنیان کردووە بۆەوەی کۆچبەران لێرەوە لە ئەوروپا بنێرنە ئەو وڵاتانە، بەڵام ناوەندەکەی ئەڵمانیا لە نایجیریا بۆ ناردنی کۆچبەران نییە، بۆ ئەوێ بەڵکو بە پێچەوانەیە. وەکو سڤێنیا شولتزە وەزیری پەیوەندی ئابوووریەکان و هاریکاری و پەرپێدان لە حکوومەتی ئەڵمانیای فێدراڵی لە کاتیکردنەوەی ناوەندە ئەڵمانیەکە لە نایجیریا ڕوونی کردەوە، ئامانجی کردنەوەی ناوەندەکە ڕێنیشاندانە هەروە ڕاوێژدانە بۆ کۆچبەرانەی دەیانوێت بۆ کار بێنە ئەڵمانیا. کارێکی دیکەی و ناوەندە ئەوەیە کە یارمەتی ئەوانە بدات کە ئەڵمانیا بۆ خۆی دیپۆرتی کردوونەتەوە بۆ نایجیریا. هەرچەندە زۆر کەس لە کوردستانەوە پەیوەندی بە هێڵی گەرمی دیاسپۆراوە دەکەن، هێڵی گەرمی دیاسپۆرا بە درێژایی ئەم بەرنامەیە لەسەر شاشە دەردەچێت، دەتوانن نێوەش پەیوەندی پێوە بکەن، پێیان بنێرن و تێکست و بێگومان پەیامی دەنگیش بنێرن، پرسیار بکەن، پێشنیاز بکەن. زۆر کەس لە ڕێو هێڵی گەرمی دیاسپۆرایەوە پرسیارمان لێ دەکات سەبارەت بە کۆچی یاسایی بۆ کارکردن لە ئەڵمانیا، بەڵام لە پلانە ڕاگەندراوەکانی حکوومەتی ئەڵمانیادا هیچ زانیارێکی وا بڵاو نەکراوەتەوە کە ئەڵمانیا بێوێ شتێکی هاوشێوەی نایجیریا لە کوردستانیش بکاتەوە بۆەوەی کۆچبەر بە شێوەی یاسایی لە کوردستانەوە بتوانن بۆ کار بێنە ئەڵمانیا. ئەم هەواڵە بۆ ئەوانەیە کە لە کوردستان دەیانەوێت داوای ڤیزای شنگن بکەن. کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا دەیەوێت نرخی داواکردنی ڤیزای شنگن زیاد کە بۆ گەوران لە 80 یۆرۆ دەیکاتە 90 یۆرۆ، بۆ منداڵانیش لە 40 یۆرۆوە دەبێتە 45 یۆرۆ. بەڵام بێگومان ئەمە بۆ ئەو وڵاتانەیە کە دەزاندرێ بە پێی ئەزمموی یەکێتی ئەوروپا، وڵاتانی یەکێتی ئەوروپا هاوڵاتیانیان دەگەڕێنەوە وڵاتەکانی خۆیان و کێشەی ئەویان نابێت کە دوای بەسەرچوونی ڤیزاکانیشان لە نێو یەکێتی ئەوروپادا بمێنەوە. بۆ وڵاتانی کە بڵێن ڤیزا پێدانەکە زۆرجار کێشەی بەدوادا دێت، نرخی داواکردنی ڤیزا زۆر گرانتر دەکرێت، دەگاتە نزیکەی 180 یۆرۆ. جگە لەوەش ئەو دامەزراوانەی کە داوای ڤیزە دەکەن کە بێگومان لە دەرەوە یەکێتی ئەوروپا زۆرجار هەندێک کۆمپانیا داوای ڤیزە بۆ خەڵک دەکەن، دەتوانن نرخەکە لەمەش زیاتر بکەن. کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا باسیەوە دەکات کە بۆیە بڕیاری داوە، چونکە لە ئەوروپا کێشەی ئابووری هەیە و پێویستە نرخی شتەکان گرانتر بکرێن. راپۆرتێکی ساڵانە هەیە بە ناوی راپۆرتی کوالیتی ژیان لە شارە ئەوروپیەکان کە بێگومان سەنگێکی زۆری هەیە، هەم لە ناوەندەکانی لێکۆڵینەوەدا هەم لە نێو میدیای ئەوروپی و ئەمریکیشدا. لە نوێترین راپۆرتدا ئاشکرا کراوەکە شاری ڕۆستۆک لە ئەڵمانیا یەکەمین شاری ئەوروپا کە تێیدا زۆرترین خەڵک لە دۆخی کار و ژیانیان ڕازین.
بەپێی راپرسیەکە کە بێگومان راپرسیەک بۆ راپۆرتەکە کراوە 85% خەڵکی ڕۆستۆک دەڵێن زۆر لە ژیانیان و لە کاریان ڕازین. دوای ئەو شاری لوکسمبۆرگ دێ لە بێگومان لە وڵاتی لوکسمبۆرگ کە لەوێش 84% خەڵک لە کار و ژیانیان زۆر ڕازین. دوای لوکسمبۆرگ ڕێیکیافیک لە ئایسلند دێ، اینجا ژنێف دێ لە سویسرا کە خەڵک زۆر ڕازیە، اینجا شارەکانی دۆرتمۆند و بەرلین لە ئەڵمانیا دێن کە لەوێش دیارە خەڵک زۆر لە کار و ژیانیان ڕازین، اینجا زیۆریخ لە سویسرا، اینجا ئالبۆرگ لە دانیمارک، ماڵمۆ لە سوێد و جارێکی دیکە لە بڵین تۆپ دەدا ئەو وڵاتانەی کە خەڵک زۆر لە ژیان و کاریان ڕازین شاری هامبۆرگە لە ئەڵمانیا. خراپترین شارەکان بۆ کار و ژیان لە ئەوروپا بریتین لە ئەسینا و هێراکلیۆن لە یۆنان، هەروەها سکۆپیا لە مەکدۆنیای باکوور، بێلگراد لە سربیا و پۆدگۆریسا لە مۆنتێنێگرۆ. ئەم شەو هەواڵێکی خۆشمان بۆ ئەوانە پێ کە نەخۆشی دڵیان هەیە. پزیشکێکی کورد لە ئەڵمانیا بێگومان لە کوردستانەوە هاتووە، کوڕی ڕوانزەیە باشتر بیڵم، داهێنانێکی کردووە کە ئومێد دەکرێت دەرگایەکی گەورە بکاتەوە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانی دڵ، بێگومان تەنیا نەخۆشی دڵنیا بەڵکو زۆر نەخۆشی دیکەش. دکتۆر سەرکەوت حەمەدەمین سەرکەوتووە لەوەدا کە خانەکانی لەشی مرۆڤ سەر لە نوێ دروست بکرێنەوە. ئەمەش گۆڕانکاریەکی گەورەیە لە زانستی پزیشکیدا بێگومان. زنار شینۆ نیسفیچەرێکی لەسەر ئامادە کردووە، زانیاری زۆرترتان دەداتێ. خاکەڕا و بخوا باوەر bi dinyabînîneke zelal û pirî hîvî û umêd li Suber Rojê ber bi Înstîtûta Fîsyolojiya Zankoya Bajarê Kolin diçît. Diktor Serkewt ji biyolojiyê dest bi xwendina xwe ya akademî kiriye. Paşan bi fîsyolojiyê berdewamî daye û niha piştî doktorayê ji zanistkar û lêkolerên gencên hêvîbexşe di zanista pizîşkiya nûêbûwe Regenerative Medicine di ser asta cîhanê. Li evê labora biçûk lêkolîn û kar li ser dahênaneke çarenivîsaz bû nexweşiyên dilî û bi taybet celta dilî dikin. ئەوە ئێستا ئەو قوتابیمان خانەکانی ستێمسێڵی مرۆڤی، خانەی بنچینەی مرۆڤی گەشەپێیەکە کاڵچەرەکە بۆ 3 ڕۆژیکە ژمارەیان زیادەبی، ئەو کات ئەیکەن بە خانەی دڵی مرۆڤ وە دواتریش ئەیکەن بە شانەی دڵی مرۆڤ بەکاردێنین لە تاقیکردنەوەکانی زانستی خۆمان لە وڵاتبووە. یەکەوەمان دروست کردەوە ئەتوانین هەر دەرمانێکی بخوین و پیستê mirovan ev xaneya dihêne durustkirin û piştî karkirina laborî li ser dihê tekirin dibine şane û bi vî awayî durist dibin. Ji Diktor Serkewt dipirsim di evê qonaxê de çi sûd dikare jê bihê wergirt. ئەو شانە ئێستا ڕاستەوخۆ لە ئەتوانی لە فارماکۆلۆجیکال درەگ ڤالیدیشن واتە لۆ تێستکردنی دەرمانە نوێیەکان لە دەرمانسازەکان کۆمپانیەکانی دەرمانسازی بەکاری بینی لە جیاتی بەکاربیینی لەسەر حیوانات دەرمانەکە لەسەر ئەتوانین لەسەر شانەی بەکاربیینی و ئێستا لەو کاتە ئەتوانی وەکو پریکلینیکال تێست ئەتوانی بەکاری بینی لە چانەوەی دڵی زیندەوەرەکان وەکو بەراز بۆی بزانین لە داهاتوو ئەگەر بێت و مرۆڤ تووشی جەڵتەی مرۆڤ بوو جەڵتەی دڵ بوو ئەتوانی دڵ چاپکاتەوە و باقیکە لە هەرچی تەجروبەیەکی پەیوەندی بە زانست و هابی وەکو گەشەکردنی دڵی مرۆڤ ئەتوانی بەکاریان بێت. Qualitätsbedingungen für medizinische Produkte. Profesör Kurt van Koche bi hevbeşî digel qutabiyê xwe yê berê û hevkarê xwe yê niha serperiştiya evî projeyê dikin. Jê dipirsim eva ew dikin werçerxane yan şûreş e. Bê xwe derxistin dibêjît? Das wäre jetzt
زۆر هیوا بەخشاگەر بڵین ئەوەی ئێمە لێرە لێکۆڵینەوەی لەسەر دەکەین نامێ بڵێم کا شۆڕشێکە دەیکەین بێگومان ئەو کارەی ئێمە دەیکەین بە چەندین ساڵ و چەندین زانستکار ئەنجامیان داوە و ئێمەش پەرەمان بە بیرۆکەیەک داوە کە بە بۆچوونی خۆمان زۆر باشە و دەتوانرێت بگاتە بەرهەمێکی چارەسەری بەڵام دەبێ ئێمە زیاتر تاقی بکەینەوە ئێمە هەوڵەکانی سەرەتاییمان ئەنجام داوە لەسەر گیانەوەری گەورە لە مۆدێلی پێش نەخۆشخانە بۆ ئەوەی بیبینین کە ئەم چانانەی ئێمە دەکرێت لە دوای جەڵتەی دڵ بچێنرێن بەڵام دیسانەوەش زۆر هەنگاوی لێکۆڵینەوەی دیکەش پێویستن بۆ ئەوەی شانەی دڵی کاریگەر لە چارەسەریدا دروست بکرێن هەروەها پشکنین بۆەوە دەکرێت کە گونجاندن لە دڵدا چۆن دەبێت و چ کاریگەریەکی دەبێت ئێمە دەبینین لەوانەیە کاریگەری نەرێنیشی هەبێت لەم قۆناغەدا ئێمە زۆر دڵنیانین کە چارەسەری ئێمە بەبێ کاریگەری نەرێنی دەبێت auch nicht ganz sicher, dass unsere Therapie nachher frei von Nebenwirkungen ist. Count this square is all. Okay? Not the small one, only here. Okay? و ji doktor serkew dipirsim li hîç navendeke dinya zanistî ev lêkolîne dihêne encamdan û erê temenê evan şaneyan dikare bigehe çend e. بەو شێوازەی ئەمە کە دروستی ئەەکەین بە ژمارەیەکی زۆر و بە کوالەتێکی بەرز لێرە هەیە لە شوێنەکانی کە هەیە بەس ژمارەکەی بەو شێوازە زۆر نییە یەکێک لە تەجروبەکانی مە هەتاوەکو 220 ڕۆژ زیندوو بوو بەڵێ هێشمانەوە چکە تەجروبەکەوا بوو تاقیکردنەوەکەوا بوو ئەگەر ئاگات لێبی و میدیامەکانی واتە خۆراکچی خانەکان هەردوو ڕۆژ سێ ڕۆژ بگۆڕی و تووشی کۆنتامینێشن نەبیواتە پیسبوون بە بەکتریا و کەڕوو ئەمینێت ساڵ ئەمینێت لە مختبەر ئەتوانی سوودی لێبینی لە تاقیکردنەوە بەڵێ Ûl û nirxên exlaqiyên mirovan bi çi awayekî li evê lêkolînên wan dinêrit. هیچ کێشەی لەسەر نیە و ئەمە کۆپیکردن نییە بە هیچ شێوەیەکی ئەمە دیێنەمان ناگۆڕین دەستکاری دیێنەی ناکەین تەنها پرۆتۆکۆلێکمان دەستکەتە ئەتوانین پێست خوێن بگۆڕین بۆ خانەی بنچینەی بگۆڕین نەک دروست بکەین و خانەی بنچینەی بگۆڕین بۆ ئەو خانانەی کە بەبەستمانە خانەی دڵ لەوانەیە خانەی چاو خانەی مێشک یان هەر خانەیەکی تر کە پێویست بی کە ئەوەش پێویستە ئێستا لە زانستی پزیشکی بۆ دروستکردنی دەرمانی نوێ یاخود بۆ دووبارە چانەوەی لە قۆناغە پێشکەوتەکانی زۆر چاکە شەیکیکە تاوا داینێ شەیکەکە دایمەن ئەگەر لە ئێمێلێک زیاترتە بوو پێک پایپێت ئیشمەکە بە پایپێتی گەورە ئیشکە û ya herî serinçrakêş digel tîmê doktor serkewtî du xanimên gencên Kurd hene yek ji Rojhelat û yek ji Bakurê Kurdistanê û hebûna wan pirsiyar li cemim durist kir ku derfet heye ev lêkolîne li Kurdistanê jî bihêne kirin. ئەو پرۆژەیە کە ئێستا لێرە ئەتوانین بیکەین یان ئەیکەین پرۆپۆزەلەکە یان پلانەکە بە هاوکاری برادرە ئەڵمانیەکان بە زانکۆی سۆراندراوە و لەوێ ئەتوانین ئەو ئیشێ بکەین پارە تەنها پێویستی بە پارە هەیە بە هاوکاری مادەی هەیە بۆی ئەمە بتوانین لەوێ بیناکان چاکەین و جیازەکان بکڕین ئەگەرنا ئەمن زۆر بە هیوام گەنجی زۆر زیرەک لەوێ هەیە کە من ڕۆژانە پەیوەندیم لەگەریان هەیە ئەو گەنجانە وەکو ئەو گەنجانیان لێ دێت لەوێ ئەتوانین ئەوشانە لە کوردستان یاخود لە زانکۆی سۆران بکەین بەڵێ لە قۆناغی یەکەم ڕقم گرینگە بیرین لە قۆناغ یەکەم ئەتوانین بە ملیۆنێک هەتا 2 میلیۆن دلار دەست پێ بکەین و بە کەمتریش ئەتوانین دەست پێ بکەین Li pişt evan der û penceran zanistkarên Kurd û Alman demê xwe bi durustkirina berhemên tenduristiyên siberrûjê ve diborînin û eger ewa ew dikin şûreşeke zanistî jî nebe bêguman werçerxaneke bi bandûr e li ser tenduristiya nifşên dahatî yên mirovan. Zinaşîn û Rûdew, Almanya. یەکێک بە زانست یەکێکی دیکە بە نووسین و شانۆ لە دیاسپۆرە خزمەت دەکەن ئەحمەد ئیسماعیل یەکێکە لەوانە کە نووسینەکانی و کارە شانۆیەکانی وایان کردووە لە زۆر وڵاتی عەرەبی خەڵاتی گەورە بباتەوە ئێستاش کە لە ئەڵمانیا
خەڵکی ئێرەی بە کارەکانی سەرسام کردووە. هاوکارم جەنگۆ شەریف نیوزفیچەرێکی لەسەر ئامادە کردووە پێکەوە دەیبینین. ناوێم ئەحمەد ئیسماعیلە ئەش خەلکێ قامشۆ ساڵا 1961 دایک بووم. ئەس دنویسم نویساندنامە وارێ چیرۆک و شانۆ و نمەزە شانۆە زارۆکە. ڕاستی دەما پێشی پێنووسدانی بدەستێمە حەلەبچە بوو. ڕۆژە حەلەبچە چێ بوو هایە میژ نیفساندێنێتە نەبوو وەکمە وەک ئەی خوێندەبان مە ئەڤ قەرینە ئێل حەلەبچە هێشت ئەز سەروێنا بنویسیم چیرۆکە یەکەمین بوو. پشتی وێنا مە چیرۆک دانی شانۆ مدانی سەرکۆشبەرە ساڵا 92 هێدی مە گەلێک شانۆ مدانی لێ چما شانۆ زارۆکە بێتر گەلێک سەدەم هەیە یەک جوانە شانۆ ji bo zaroka gelekî giringiş bo zakirawana ji bo karê wan ji bo nefsiya zaroka psikolojiya wana ki perwerdeyî ji wan are. Gelek bi guh da şanoya zaroka û baş pêşkêşkirin şanewê me li Megreb, li Tunis, li Cezayir, li Misrê, li Filistîn, السوري قالكي العراق الكردستان قالك اسكارم بيجم اما اغلبيه ولايات العربه دوبره من بري خدا مبالغ خدا انه شما ام ديروك بو زاروك كردا بيشش ناكن زاروك ما تشتكي سد دروك كردي نزانن مرابو بري خدا تشتي كردي بشخصيات كسي اي لهنج اي مزن يا بيشيا نمر برزاني بو دركت هات ورقراندن بمهدي رحمتي شهيد مهدي خوشناو يا يكمي بو دوبرا خيري بوزاني ورقراند دوبرا اي یەکی دنجی مسەر قادی محەممەد بوو ئاسیا سەر جەلالەت بەدرخان بوو ئەو گەلێکی هاتنە پەنجخان چناوە دژمانێکە ئەوەرە ناسکردن جەلالەتێ بەدرخان زورێ ناس دەکات بێ ئەوەی هەڵ ئارام بن هەنێکی ئارام بن پەرتووکێمێ نەڤەرۆکا وێنا وەک تشتێ بخوازە بێژێ وەک کرامانە وێنا وەک هەر شتی تێدێ هەر تشتێ بچووک تەفاسیل کوردینن يعني تبي رامه هناك راهشتن السوري دما شمدينو دستري خورتكيش لادقية بو جمرقو ازي دما شمدينو قال لك كيف عم يجرهات ازي بشكل الجماوري عربيين اللادقية بيشتي دمك يجمرقو جو من كاريبو مكر نكر از بشوم از اعداد جيت شيكم از بكم فلسطيني سوري عربي مرشينبو كردي تشكر حتى تاني حتى زمان ام بكن زماننا عربي بس نابغ غير كردي اي شكه درخواستنه تفكيره هرشتي هشتي ما داني فان شانو بو كردي بهنا كردي تيتي دا يعني براسي قالك خلات مورقرت يا كمين اي سوري بو يا ام دزقها اي ماموستي سوري اي از يا كمين در كتب او جشانو بو صالات بريد حزار بو بشتوينا ما يا برتوك كي تشيروك كن الشارقة ما ديسا ورقران ما بشتوينا سر ديسا سر أسا عربية أسبيجم آسيا ساميم دركتم بشانو الحقل المنيع بشتوينا صالة 10,010
ما يكمين سر آسا عربة ما يكمين دكتم الهيئة العربية للمسرح بنافي شانوها ما الطائر الحكيم بو أذكرك جينا تشوم وك سيمينار دا الأردن الجزائر الإمارات حتى التركي راسي قالك هناك جراهشتن شانوه ما دراسات سروينات شيتكن قال لك ويا هناك مصريين هناك كردن حتى روجا ايرو تشتي تي بيشكرن كرديا الروجافا نوك مدرسة نوك وك تشتي انا تشيد بالدنياي قور خدرن اتبينم تشتكي شاش الفرجي هي اف حالة سياسي قالك اف هم سياسي زيدي قالك يعني ما زيدكر حتى هنر الشانو شوية وسياسة زيد ابو شب سري انسان حالة العضلات روي مرو صورد به خوين جشترت كفي دستي مرو نما خويدان دقري اما انا الفير ما البهدك شانو ما تشكر از سيمينار الدموانا بو اكتر يعني شروتي بك اكتر وجبو دق شانو زي مشلو بخوينن دوفرا امي شانو كي هل بجير وامي بيشكيش كن حركه حركه انتباه منتبه به وحلقه ارتباك شتيما برينها بيشكيش الولات القامش نمازة الفيرتشينابة يعني الفير حالك دين تشيبو زمانك تشيبو زاروكي ما أنا مثلا ألماني وكوشبري وتيبتك من ديكي تشيبو زاروكا دي في أم بينا بانا مدى بيجي ودوزا مجي وخدي وتشلو أم زاروكي خدي بكن كار قال لك زحمة البويا أنا بيتر شبري 10 صالة 11 صالة ودبرة أمي هرن شت عداينا شانوي أم إنساني هاني الشارعي مجي كردي فر جان فر بنابر كاس شانوي زارو كان عشوري مخابن يعني وشقاسي جرينجي وشقاسي في أم بي بشونن كاس عشوري من نديتي ومن بيستي كاس دشغله يعني كاري شانو زاروكا والمانجي ايما ادبينم انه قال لك جهد ديني يعني وقت ما كر كيف هوان بيج دقت شوار شانوكي تشيك قال لك كيف هوانات باش ناوبر تشيروكي مونادا جارينو كتشيكي كورد كدكويت قطابخانيكي برلا سريشلا شاري برلين وروداوي سيرو سمري بودن بيش اما بوختيو فيلم سينمائيه ك سولين يوسفي درهنري ناسراوي كردستاني والماني لا فستیوالی بەرلینە لا هەروە لە سینەماکانی ئەڵمانیاش نمایشی دەکا و کەمێکی دیکە زۆرتر لەسەری دەزن. ڕەنگە زۆرتان لە نێتفلیکس درامای سکایلاینستان بینی بێت درامایەکی زۆر باڵکێش کە دوو دەرهێنەر لێرە لە ئەڵمانیا بەرهەمیان هێنابوو یەکێکیان سۆلین یوسفە خانمی کورد سۆلین یوسف بەرهەمە هونەریەکانی سۆلین لە سینەماکانی ئەڵمانیادا پیشان دەدرێن بۆ نمونە فیلمی ماڵی بێسەربان هاوس ئۆنە داخ یەکێک بوو لە کارە جوانەکان هەروە زنجیرە درامای سامی خەڵکی زاکسن زام ئاینە زاخسە لە دیزنی پلس پەخش کرا و هەموو جیهان بینی وەکو سکایلاینس لە نێتفلیکس ئەم جارە سۆلین چیرۆکێکی نوێ دەگەڕێتەوە بە ناوی براوە بە زیگە زاین چیرۆکەکەی باسی ماڵباتێکی کۆچبەری کورد دەکا کە کچەکەیان لە بەرلین دەکەوێتە قوتابخانەیەکی پڕ لە کێشە فیلمەکە ئەمساڵ لە فستیڤاڵی بەرنیلالا نمایش دەکرێت سۆلین تەریا دەرهێنەری کوردە کە ئەمساڵ گەیشتۆتە بەرلینالا و ئێستا میوان سۆلین یوسف جیاوازیە زیکە زاین دگەلکارن تەیەن بەرێ چییە چ تشتێک وەکی دەبێژن نوگەراتیەک و دەوێ فیلمێدا دەوێ کینۆ فیلمێدا فیلمە سینەمایدا هاتێکرا یایەکی کارمێنی دووەمینایە سینەمایی پشتی فیلمێ ماڵە بیبان
وفيلمك بديتنا زاروكا هاتي تشكرين يعني قهرمان فيلمي زاروكا كأوجي كردة مالباتخو لباجاري قوباني يعني روجافاي كردستان رافيانا وبديت ناوي يعني جابوي تشيروك بنابركي وك زاروك تبين وكا تشوا لألمانيا دقنجيت وجيانا كانو دست بيت أوجي بريا فوتبالي چونکو دما وقتی دیتا برلین باجار برلین چک برزه دبید یعنی نه زمانی زانید نه حوال هنه نه هوگر هنه یعنی همی تشنیه ترسایک ناف دلویجی ده هیا یعنی قهر و نخوشی گشتی آلمانیا و برای فوتبال یعنی برای طبانه وکید بیشن هیویک بوی چه دبید و حوالا بخود بینید و وکید بیشن ریگه که دبینید و بگنجید. بله. قهرمان فیلم کرده او تبزانتی و سهل بجاری چونکی تو بخواه کردی آنجی پیویز بو و صابه تیروگ و صابو یعنی ندبو مثلا قهرمانی که افریقی بت هاد بت برلینه گرگ بو کرد بت خلکی کوبانه بت تزانی اف چیروکه ما مستایمن و منه یعنی گلک نیزیکی بنا بس از بحث براستیجی یعنی از بحث خو و مالباتا خود که موکا از چاوا بنه 10 سال یا خو وکید بیجن پشتیش کردستان انجی ام هاتینا آلمانیا کاش مچه زحمتی دیدین ام اک زاروک جبروی چنده یعنی نیزیکی منه وک هست و طبعا از جی وک سینما کارکا کرد از خوازم هر یعنی چیروکین کرده وک بیجم دام مثل پرداسی بی یعنی ناسناما کردیجی یعنی پیش بخم زمان کردی پیش بخم و ده هزرامی جی ده هر او بو از روزه که وگرم به ناف سینمای کردستان ده و گلک زاروکین کردجی یعنی وکی بیجن فیلمی کردی هفن که خو وک قهرمان تیدا ببینن چون کم هنه راستی فیلمین زاروکا جبروی چنده یعنی آرمانجامنا سرکی او بو و از قهرمانکا به هیوی و به قوت و به حیث یعنی یا کجی چه بگم وکی بیجن وک چیروک کو گنجین ما و زاروکین ما خود دا ببینن بس از بیجم افلمه بو خیزانا جی بگشتی یعنی خوشه نتنه نرینا بچیکا وکی بیجن دیار دکت یعنی وکی بیجن باکولین اکثر هنده هیا بحثی دیگو بابا جید کت یعنی که او چواره که دبینن و وکی بیجن قبل بونک و جانا و اری گرانه بس هیویه که جیده دا ببینن و ریکا خو وکی بیجن غریبیه و بندانه بن بله د فستیوالان ده لبرلین علای بجاره کمینت نشاندن پاشی ده چه فستیوالندن آنجی پاشی ده چه سینمای کینوه خدينها قالك أخبار خوش هاتينا يعني قالك فستيفال جهاني أو فيلم هاد بجارتينا ويك سينما ويك فستيفال وافاكت أو جي هناك الاسكندنافيا والألمانيا جي أو جي بيتري فستيفال زاروكانا يعني سوا سر هندية وبشتي يجي ديك هافيتا يعني ناف سينما ألمانيا دا Armanca مجي أوكو يعني فجر مجي كردستانه طب يعني بتشما فستيفال دوكي جي چونك أوكي بيج مالا همي سينما كارن كرده هر فستيفال كردستانه چه ببه وفيلم جي باشك أويش دفر دوكي جي هاتيا سجل كرن قال هفالو هو جرو سينما سازن وكي بيجن شورش سينما كردي دقال جبروي چندی يعني جاوره روجي ماكو فجر مو كردستاني جي طبعا كيف بدأت نفس سينما دا بجا بنيرم تفيد فيلمي دوبلاج بكم بجا براستي أري بله بله تو دي دوبلاج كي بجا براستي جي برسيارة من هو تو كتشا دهوكي و پهلوانا تانجي قهرمان فيلماتا يكي كوباني تو كردستاني ده فكري و ام دزانين سينما كردي بيوستيا بسينما كردي بفيلم سازن جهاتي وكي تهنا كارتي بيش روجه بشتيوان فيلمان روجه كي ببا فيلمك كردي انجي فيلم هيجي بالماني دين تشكرن ورز فيلم انت زاني مثلا تشكرنا فيلم كردي راستي جي زحمتيك يانجي وكيد بيجن چاوا مثلا كابوريه چونكو بيداري يعني مقالك حس كده اسوي فيلمي بكردي چه بگم و چونكو تلفزيون الماني وكيد بيجن شوا يعني بشجيرية في فيلمي هتريه يعني انستيتوت ألمانينا وسينما وكي بيجون تلفزيون الألماني نجي از مجبور ما يعني بكما زمان ألماني چون بزارو كاجي قالك متى يعني
اویجا ناخینن سبتایتل نه ناف فیلم دا یعنی چینا سینمای بزحمت اجبوی چنده از مجبور مام بس طبعا يعني ألمانيا من سركي أوكو أس سينما كردي بيش بخم هيك يعني شوان أكيد بيجن هي جنش قاد بينمجي وك جنجي كنت ناف سينما يجدا أكيد بيجن كار أكيد كان الناس سينما كردي هرا جرينج دافمن بس مسألة زاني ياب زحمته قالك مسألة عبوري بيجا حتى نهاجي أو فند وأكيد بيجن تلفزيون وكومباني و invest يعني وكي بجنيت كردينينا بو سينما كرديش بروي چندي ام هر مجبورين گل بيانيا كار بكين راستيجي يعني او كميا پاره او گهشتي ايكو افلم وكي بجن وك برهم چي ببا يعني حتى انو که كردستان نا دسنا هاتيا بو چه سينما كار الوي داري بروي چندي يعني بزحمت راستي باش گەلک سپاس سۆلین یوسف یەک ji شانازیان me Kurda li Almanya karên gelek taybet ku wekî min got niha li cihên gelek giring li Almanya û li cîhanê jî tên nîşandan li Netflixê li Disney Plus li gelek cihên din sîke zayîn fîlma teya nû yên heftiya bêt li Berlîna laye paşê jî li sînemayan li kînoyê Kurd li vir li Almanya û paşê jî li Duhokê li festîvala filmê Duhokê jî Kurd dikarin آنجی کردستانی تکارن ببینن گله سپاس منا چیروککی سولین که گوتن لبو کچک بو خلکی کوبانه روجاوای کردستان دیتا آلمانیا و زحمتی زوری بو دروز دبن بوی بتوانه خوی بسلمینه براوا بیت و کنای فیلمکش باز دکا میوانی امجاره من چیروککی راستقینه امجاره صدا رامانلی میوان من دبه خانمه که زۆر دەمێکنی هاتوتە ئەڵمانیا بەڵام لێرە خەریکە بەسەر لەمپەرەکاندا سەر دەکەوێت دیزایانی جلی کوردی زۆر جوان دەکات خۆشی نمایشیان دەکات لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا هەوادارێکی زۆری هەیە بیناسن دواتر لێرە لە ستۆدیۆ میوانم دەبێت. صدا رامانلی ما از کردی باتمانی ما 7 سالی مز لالمانیا دجیم و دسپیکا منیا کاری منی فاشن دیزاینر محس کر گو دسپیکا کاری مجی به کلتور منی کردی به ام حس دکین گو چند خویا کردی ام به همه جهان به ناس کریم بدیم جبرگو ام کرد یعنی حقیب بریان ها وندابو لی ام جی ایروپیده یعنی از جی و گلک خوشکی می کردی ام وی کاری خواهم درکتن و نها یعنی گلک کچنه گلک خلکنه بوی کاری ما گلک دلخوشن و پر یعنی کفانته و از زیرو میوانا دیاسپورا مصر کانال روداوی و امی زیادتر بحثا کاریا بکنه بشه. در رامانلی او کچا باتمانه بگمان باکوری کردستانه و دیاتجی روجاوای کردستانه یعنی تو کچا دو پارچن کردستانه گلک بخیراتی او دیزاین کتود که دیزاین باتمانه نه انجی تشته جهدنی کردستانی جیته دنه. یه باتمانه خواه او جرکه گز چه دکم حالی باتمانه و شرناخینه و هندک هنه از یعنی مدل یه نونه اره مدل نوی یه دور دنیا کردستانه نه جی تبخوا نه یک جرکه کی برانگی پامبا بو یک بریام حکیم داخل روپلا خواه او یام یعنی کلتوره دولاتا ملگر یک پکینا یعنی کلتوره کی کردی و یکی اروپی یعنی محس کر گو یعنی دمج به هر دو پیک و دمک و هر دو پیک و بن یعنی تا تشتا گوهرتیه دناف جلوبرگی کردی ده او تشتا کلتورا دن چه بو یک گوهرتی ناف جلو کردی
جبر او جلكي ما كردي بخوا برا شوازك اوها عادل راستي هسكر يعني از موديلك تكمي او قات ورا خواري جبرت عندك يعني خوشكي ما كرد قالك يعني فاشن ديزاينر ما كرد هنا يعني كلتوري ما كيفن قديمه تشدكن لمهسكر جو اجي از تشتكي نوتشيكم جبرجو اف يعني بريكاتين ما في دماهن يعني فيجيلي تشتكي بوان تشيكن قلت تشتكي او جي قاربن لخوكن يعني دلكي كردي بخوا عندك هنا بتشكي عمر ديس كاتشا يعني هو بهبت كاتشي ما بتشوك عندك هنا يعني نقارن واجل كان خوكن دبيجي يعني عمرك ما زند دمه لي از بشوازك تشدكم گو او کجا هتاگی یعنی 14 سالی بشه 13 به کار بالخوک ویجلکی. آره از مدید تورن کمالایتی داد اینستاگرام دا بتایبتی تجلک وکید بیشن فولوور هنا و فولوور سدیست نماجی اشتراد شینن در باری دیزاین تجی تشتاد بیشن چه بیشن فولوور انت؟ شوپنره بلام کردی که پاکش باخف. شوپنرimiz بجه براسیج هر چهار پارچه کردستانه یعنی یه هم ای باکور و هم یه باشوری کردستانی و هم ای روجاوان ای روجهلاتن و هر چهار پارچه جی همیش مرازینه و همی پشگریام متکن یعنی روجه که کسک یعنی نخدام نکری حتی روجایی روج کسک یعنی به شوازه که نخوش یعنی تشک جمرنا گوتی همی يعني هر دبيج سدا ام هر بشجريتنا ام هر بشدوانيتنا دبيج جبر يعني ام براسي ام جتا سر بلندن قلتو يعني كتشك كرد وعمرتا جينا يعني برمزنا تب كلتورك يعني كردي دردك في جركك يعني قلت الاوروبا جي دجي بلام تهر بكلتوري خوي كردي دردك ها ديزاين انت مرود كارل قندك كردستان يجي يعني كبري خو نورمال درست كده بجنا وكي اوروبيان قالك فكريا تل باتمان يجي ديزاين ذكر أو جي تلفر دا سبيكر بخوا أف خو يعني خو نام بو جب جوكات يامد يعني كيف عم بفي كاري هاندهات ويعني قالك يعني رسمي متصميمي مهنة ويعني نتهني أزجل كي كردي أزهر جورا جلكا كي تشيدكم بلا محسكر جو أز جلكي خو كردي بتايبت لسرو بلا خو أزدينم يعني حتى از بيجم يعني ثقافتك يعني چاندك يادي بسركبه نم حسكر چاندام يا كردي بسركبه برا يعني ام خلقي كردستان ملتي ما كردي بسركبه برا همو جهان ما يعني ناس بك بكرد كينه بزانن جو ام يعني قالك چي ما هنه كارن يعني كاري ما هنه تشتي ما هنه يعني ام كارن هر تشتكي بكن إذا توبو قالك كتشن كرداج اللي فروكي ميناك كي چونكي تبو من بحث كرتو كاردكي تدخونت نه بله ودما دمك كم دما تديزاين ذكر بالشفان توسع ذكرنا وهامش هيجي بدو وهامش هلبس جي دلسينا راس هلبس انت لسر زيادة تر زوربا لسر كرداي سر كردا يعني لسر كردي دنبسينم لي يعني حتى رجايرو يعني ما هلبستي خوتني ما دول سر روبلا خو بار فكرن يعني مهسكر جو از جارك دينم از هلبستك خو از دوم يعني وك فيديو كي كليب كي جيرا تشيكم دراسته اكاونتاتا انجي هجمارتا صدر رامانليا كذا كو بخواز ديزاين انت ببينا او دكارن ديزاين اجي بكرن يعني تو تكاري جلو برغا بو خلكي تشيكي انجي تني وكي فكرة تودي خلكي نا از بو ددما خلكيجي از دفروش مجي نتني از بو خوتشي دكم بلام ايجو از روبلا خود يعني بارفتكم از يعني تصميمك از بو خوتشي دكم از داتينم جبر ايرورو ده هند انا از بخو دما غوسكا تشكي ببين يك ابنا بانغ از بيجن بيكتي افجر كي هان لخو كري يا فلان تشكري ازرم وقتي قدامي كتي ماجي كتي ماي كردان نتني كتي كرد قالك كتي المان بخوي يعني نوكا مجلي كردي فروتن قالك كاس المان ان خلقي بالي قالك كاس هنا يعني او اجتماعي وان تشتوان تشد يه كردي قالك كاس لهنا لاليه ملاليه اوكسبورغ اجتماعي وان يه كردي جد بخوا المان او تركي كردي دبن دابا شا قالك سباس خانم سادات وليفربوي قالك سباس وسباس بويوش كتاو كستا لقلبهم بنا ما دياسبوراي
ئەمە فتەیە بوو وەکە میشە پێتان دەڵم هێڵی گەرمی دیاسپۆرا لەسەر شاشەیە پێیان بنێرن دەنگی تێکست پێشنیاز بکەن ڕخنە بگرن و ئەگەر پێتان وایە مژارێکی کە پێویستە باخی پێ بدەین ئاگدارمان بکەنەوە تا دیاسپۆرای داهاتوو بێ بەڵام.